هاوڕێیان ژام کاتتان باش لەم بەشەدا باسی یەکتر قبوڵکردن یان نەگەتیڤەکەی یەکتر قبوڵ نەکردن دەکەم. کۆمەڵی ئێمە کە بەشێکە لە کۆمەڵی خۆرهەڵات کەسمان قبوڵ نییە. ئەم قبوڵ نەکردنە وەکو شێرپەنجەیەشی لێ هاتووە کە ڕەگ و ڕیشەی لە ناومانە داکوتاوە. هەروەک ئەم یەکتر قبوڵ نەکردنە لە هەموو بڕگەیەکی ژیاندا و لە هەموو توێژێکی کۆمەڵایەتیدا ڕەنگی داوەتەوە. لە خودەوە بیگرە بە خێزان و بە فێرگە و بە کۆمەڵگە و بە حیزب و بەیانەی وەرزش و تا دوایی لە هەر هەموویە یەکتر قبوڵ نەکردن بەرجەستەیە. گرفتی گەورە ئەوەیە کە هەموو خودێک هەموو کەسێک دەیەوێت هەموو خودێکی دیکە بکا بە خۆی. خۆ ئەگەر هەموومان لێک بچین ئەو دەم پێشکەوتن ئەستەم دەبێت. خۆ ڕەنگە ئەمە هۆکارێک بێت کە کۆمەڵی خۆرهەڵات بەگشتی لە ڕووی زانست و تەکنۆلۆژیەوە بەجێماون. هەروەک کۆمەڵی مرۆڤایەتی لە زۆر جێگەی ئەم زەمینەدا هەوڵی تاک باوەڕی داوە یان تاک ئایدۆلۆژی لە هەموو نمونەیەکدا شکستی خواردووە. ئەوەی کە لە ئێمەوە نزیکە ڕژێمی سەدام حوسێن هەموو کەسێکە بواە باسی بواە شکستێکی گەورەی خوارد. ڕژێمی ئەسەد سووریا کە دراو سێمانە شکستی خوارد. ڕژێمی مبارەک لە میسر شکستی خوارد. ڕژێمی قەزافی لە لیبیا شکستی خوارد. سۆڤێتی جاران شکستی خوارد. چینی جاران دیارە و چینی ئێستا و چینی جاران نییە شکستی خوارد. لەم هەموو نمونانە و لە زۆر نمونەی دیکەشە یەک باوەڕی یەک ئایدۆلۆژی شکستی خواردووە. ئەبێ ئەوەمان بیر نەچێت کە ژیانی ئەمڕۆ ژیانێکی بەبڕشتە و هەروەک ژیانێکی گەلێک ئاڵۆزە. ئێمە چیدی لە گوندێکدا ناژین بەڵکو لە گوندێکی زەمیندا دەژین. زەمین هەر هەمووی خۆی بۆ بە گوندێک هەموو ئاگامان لەیەکە. ئەستەمە بتوانین هەموو هەستێکی خۆمان دابخەین و نەکرینەوە بەڕووی جیهانە. لە چەند هەفتەی ڕابردوودا چەند دیاردەیەک ڕوویدا کە جێی سەرنجە. هەروەک بەڕاستی بە دیاردەی مەترسیداری دەزانم لە کۆمەڵی کوردەواریدا، چونکە کۆمەڵی کوردەواری هەمیشە کۆمەڵێکی کراوە بووە بە بەراورد لەگەڵ دراوسەکاندا. خۆ ڕەنگە لەوە هاتی بێکە کورد گەلێکی چەوساوە بووە، چەوساوی قبوڵ بووە. بۆ نمونە لە ساڵی 1990ەوە کە کریستیانەکانی عێراق بەر شاڵاوی گروپە تونڕەوەکان کەوتن زۆربیان هاتن بۆ کوردستان گرفتێکیان نەبوو. ئەمە لایەنێکی زۆر پۆزتیڤی کۆمەلگای کوردەواریە کە نابێت لە دەستی بدەین. چەند دیاردەیەک لە چەند هەفتەی ڕابردوودا سەرنجی ڕاکێشام. یەکێکیان ئەوە بوو دوو لاو لە جێیەک لە سلێمانی سەمایان کردبوو. کامە دیاردەیەکی زۆر جوانە، ئەبوایە خەڵکی بە پیرەوە بچوایە هەر هیچ نەبێ لاوەکانمان بە چالاکێشی پۆزتیڤەوە سەرقاڵن، سەران نەکردوتە سەر ڕێگەیەکی چەوت. کاردانەوەی کۆمەڵێکی تونڕە و ئەوە بوو کە چون لەو جێگەی ئەوان سەمایان کردووە نوێژیان کرد. هەروەها ئەو دوو لاوە کەوتنە بەر شاڵاوی هەڕەشە و وتەی ناشرین. من دەمەوێ بزانم پەیامی ئەو گروپەی کە چون لەویان نوێژیان کرد چییە. ئەگەر پەیامەکە ئەوە بێت کە نابێت سەما هەبێت ئەوە ئەو پەڕی نەزانیە. ئەگەر پەیامەکە ئەوە بێ کە لە کۆمەڵە پێویستە هەر نوێژ هەبێت سەما نەبێت ئەوە پەیامێکی نەزانترە. چونکە ئەگەر واز لەو سەمایەش بێنین هەموو تەریقەکانی ئیسلام نەقشبەندی بێ، قادری بێ، کاکەیی بێ، ئاهلی حەق بێ، هەتا دوایی هەر هەموو سەمایان هەیە. سەرباری ئەوەش جەلالەدینی ڕۆمی سەمای کردووە. ئێوە ویستوتانە ئامانجێکی سیاسی هەرزان بەدی بهێنن.
ئامانجیەوە ئامانجێکی ئاینی نەبووە. خۆگەر پەیامی نوێشکردنەکەش ئەوە بێت کە یان نوێش هەیە یا سەما هەیە، ئەوە پەیامێکی زۆر نەزانانەیە، چونکە لە ژیانی بە بڕشت و ئاڵۆزی ئەمڕۆدا پێویستە جێی هەمومان ببێتەوە. نابێت کەسمان هەوڵ بدەین ئەوی کەمان بسڕینەوە. سەردەمی سڕینەوە بەسەر چوو. دیاردەیەکی دیکە ئەوە بوو کە لاوێک لە هەولێر بووی باوەشی خۆڕایی، هەڵبەتەوە دیاردەیەکی ئەوروپیە لەسەر شەقامەکان هەمیشە دەیبینیت کەسێک تابلۆیەکی بەدەستوە نووسوێتی باوەش بە خۆڕایی. بە بۆچوونی من دیاردەیەکی زۆر گەشی ژیانە کە ئێمە پێویستە هانی بدەین، پێویستە هانی هەموو شتێ بدەین کە لە یەکمان نزیک بکاتەوە کە خۆشەویستی لە کۆمەڵدا بچێنێ. بەس بەداخەوە هەم دیسان گروپێکی تونڕە و چون لەو جێگایان نوێژیان کرد. یعنی ناکرێ ئەو گروپانە ئەو هەموو جیان هەیە بۆ نوێژ، ڕەنگە سەدان ئەگەر هەزاران مزگەوت نەبێت، هێشتا هەوڵ بدەن کە مەیدانی ئازادی تەسک بکەنەوە جێگەی خۆشەویستی نەمێنێت. خۆشەویستی و پێشکەوتن و ئازادی سێ کوچکن کە پێکەوە دەڕۆن. ئەگەر ئازادیمان نەبێت بۆ پێشەوە ناچین. دیارە ئازادی لە چوارچێوەی قانون و مۆڕاڵا دەبێت. سەما لە ناو جەرگەی مۆڕاڵایە، لە ناو جەرگەی ئازادیایە. ڕەنگە ئازادی بۆ کۆمەڵی کوردەواری لە هەموو شتێکی دیکە پێویستتر بێت. ئەو تەنگەشەیە کە ئێستا کۆمەڵی کوردەواری تێکەوتووە و دەرچوونی نییە لێ، هۆکارەکەی بە پلەی یەکەم نەبوونی ئازادیە. ئەو تونند و تیژەی کە جاروبار لەسەر شەقامەکان دەیبینین لەلایەن لاوانەوە، هۆکارەکەی نەبوونی ئازادیە. ئەو حکومانەی کە دەیبینین بەسەر چالاکەوانی مەدەنی و بەسەر ڕۆژنامە نووساندا دەدرێ ئەوانە هەمووی گزارشن لە نەبوونی ئازادی. گەر کۆمەڵ ماسی بێت ئازادی ئاوە، بۆچی ئێستا ڕێیەک نادۆزینەوە وەکو کۆمەڵی کوردەواری کە لەو تەنگەشەیە بینە دەرەوە؟ چونکە ئازادی نییە بتوانین گزارش لە خۆمان بکەین، چونکە ئازادی نییە بتوانین هزری نوێ، عەقڵی نوێ کە ببێتە دینەمۆیەک بۆ گۆڕینی کۆمەڵ بەرەو باشتر. هزری نوێ یا عەقڵی نوێ لەکوێدا دروست دەبێت؟ لەو جیهانەدا کە جێگەی دیبەیت و جێگەی دروستکردنی زانیارین. ئەوانیش دەکرێ فێرگەکان بن بە قوتابخانە و زانکۆوە لەگەڵ دەستگاکاری دیکەی خوێندن. دەکرێ پەرلەمان بێت کە جێی دیبەیت بێت و ئەو دیبەیتە بێ بە دیبەیتی ڕۆژانەی خەڵک. دەکرێ ڕێکخراوی مەدەنی بێ کە ڕۆژانە ئەو گرفتانەی بڕگە جیاوازەکانی کۆمەڵ هەیەتی بیکەن بە دیبەیت و بیکەن بە نووسین. هەروەک دەکرێ میدیا بێت کە گرفتی ڕۆژانەی خەڵک دەرببرێت. بەڵام هەر هەموو ئەم دەستگایانە لە کوردستاندا کراوە بە بەشێک لە حیزب، کراوە بەشێک لە ئایدۆلۆجی. ئازادیان تیادا نەماوە، بۆیە ناتوانرێ هزرێک پێک بهێنرێ کە کۆمەڵ بەرەو پێش بەرێت. بۆیە من زۆر بێهیوام لەوەی کە کوردستان ئاشتیانە بتوانێت بچێتە قۆناغێکی دیکەوە. تەنها ڕێیەک لە بەردەم گۆڕانکاریدا مابێت، ڕێیەکی تونند و تیژە کە بەداخەوە هەم خوێنێکی زۆر دەڕێژێت، هەم قەوارەی کوردستان وەکو یەکەیەکی سیاسی دەخاتە ژێر پرسیارەوە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێی من بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.